خەباتی ژنان بەردەوامە. شۆڕشی ژینا بە دروشمی ژن ژیان ئازادی کاریگەریەکی حاشا هەڵنەگری لەسەر باشتربوونی پێگەی ژنان لە کۆمەڵگای ئێرانداناوە. ئەم بزوتنەوەیە کە بە پێشنگاتی ژنان و کچانی گەنج دەستی پێکرد تا ڕادەیەکی زۆر پاشەکشەی بە نەریتی پیا و سالاری ناو بنەماڵە کردو، پێگەی ژنانی لە بنەماڵەدا بەرز کردوتەوە بە جۆرێک کە ئێستا ژنان ڕۆڵێکی بەرچاوتریان لە بڕیار و کاروباری ناوماڵ و بنەماڵەدا هەیە. ژمارەیەکی زۆر لە پیاوانی ناو بنەماڵەکان بوون بە پاڵپشتی ویست و داواکاریەکانی ژنان و پشتیوانی لەو ژنانە دەکەن کە لە دژی حیجابی ئیجباری و لە پێناو مافی پۆشینی جل و بەرگی ئازاددا خەبات دەکەن. ئەم گۆڕانکاریە کۆمەڵایەتیانە ورەی خەباتکارانەی ژنانی بوێری لە ئاسیا سەتمەدارە دژەژنەکانی ڕژیم، مەئمورانی گەشتی ئێرشاد، مەئمورانی کۆنتڕۆلی حیجاب و باقی هێزە بەکرێگیراوەکانی دیکە بەرز کردوێتەوە. هەرێستا زۆریەک لە ژنان بەبێ حیجابی ئیجباری لە ناو شوێنە گشتیەکاندا دەردەکەون، وەک ئەوەی کە پرچی پەرێشانی ژنان و کچانی گەنج بوو بێتە هێمای ئازادی کۆمەڵگای ئێران. ڕژیمی ئیسلامی بە هەموو هێزی سەرکوت و کەڵک وەرگرتن لە مەئموران و دەسەڵاتی قەزایی چۆتە شەڕی ژنانی تێکۆشەر و ئازادپۆش. تونترین و نامرۆڤانەترین جۆری سەرکوتکردنی ڕژیم بریتیە لە دەرکردنی حکمی لە سێدارەدان بۆ ئەو ژنە خەباتکارانەی کە بوونەتە هێمای خەبات لە دژی چەوسانەوە و دەستەبەرکردنی یەکسانی و لەوانە خەبات لە دژی سزای لە سێدارەدان. خاوەن پێشینەترین زیندانی ژن کە سەرەتا سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا و دواتر گۆڕا بۆ زیندانی هەتاهەتایی بریتیە لە زەینەب جەلالیان. ناوبراو لە ساڵی 1388ەوە لە زینداندا بەسەر دەبات بەهۆی ئاشکراکردن و لە قاودانەکانی دژ بە پاسەوانانی زیندان و دادوەرە بەکرێگیراوەکان بۆتە هێمای خۆڕاگری لە بەرامبەر جەلادان و زیندانوانەکانی ڕژیمدا. ناوبراو کە نەخۆشە و پێویستی بە چارەسەر هەیە بۆ ئەوەی ئیزنی پێ بدەن لە دەرەوەی زیندان چارەسەر بکرێت، داوای نووسینی تۆبەنامەی لێ دەکەن، بەڵام ئەو وەک هەمیشە ئەم پێشنیارە ڕسوایی ڕەت کردوێتەوە. یەکێکی تر لە ژنە خەباتکارەکان و یەکێک لە هەڵسوڕاوانی کرێکاری شەریفە محەممەدیە. ناوبراو کە 10 ساڵ لەمەوبەر ئەندامی کومیتەی هەماهەنگی بۆ یارمەتیدان بە پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان بووە، بە پەروەندە سازی و تۆمەتی بێبنەمای بەشداریکردن لە خەباتی چەکداریدا سزای ئیعدامی بەسەردا سەپێنراوە. شەریفە سەرەتای دەست بەسەرکرانی لەگەڵ ئەم تۆمەتە بەرەڕوونەبەوە، بەڵام کاتێک بۆیرانە لە بەرامبەر جەلادان و ئەشکەنجەی دڕەندانەی ئەشکەنجەگەراندا خۆڕاگری کرد، تۆمەتی درۆیان بۆ هەڵبەست. ئەم بڕیارە دژە مرۆڤایەتیە شەپۆلێکی ناڕەزایەتی لە ناوخۆ و دەرەوەی وڵات لێکەوتەوە. کۆمەڵک گروپ و ناوەندی پشتیوانی لەم هەڵسوراوە کرێکاریە ئازادی خوازە پێک هاتن و چەندین کەمپین لە ناوەوە و دەرەوەی وڵات بە مەبەستی ئازادکردنی پێکێنرا. سەرنجام تێکۆشەرانی ئەو کەمپینە بەربڵاوانە لە ناوەوە و دەرەوەی زیندان توانیان کەشێک بەخۆڵقێنن کە دادگای باڵای ڕژیم ناچار بکەن حکمی لە سێدارەدانی شەریفە هەڵبوەشێنێتەوە. یەکێکی دیکە لە هەڵسوراوانی سیاسی ژن کە حکمی لە سێدارەدانی بەسەردا سەپێنراوە پەخشان عەزیزیە. ئەو کە لە بواری فریاگوزاریدا خوێندوێتی لە کاتی هێرشەکانی داعش زۆر زوو بەهانای خەڵکی کوردستانی سووریا یان ڕۆژاوەوە چوو. ناوبراو هەموو لێهاتووی تواناکانی خۆی لە پێناو خزمەت بە قوربانیانی وەحشیگەریەکانی داعشدا بەکارهێنا و دوای شکستهێنانی ئەو هێزە ئیسلامیە هەوسار بچراوە لەلایەن شەڕبانانی هێزەکانی سووریای دموکراتیکەوە گەڕایەوە بۆ ئێران و کەوتە داوی هێزەکانی ئیسلاحاتەوە. ئەویش بەهۆی ڕاوەستاوی و خۆڕاگریەکی بۆیرانە لە بەرامبەر ئەشکەنجەی جەلادەکاندا بە پێی پەروەندەیەکی ساختە ڕەوانەی دادگاکرا. پەخشان عەزیزی پاش نزیکەی ساڵێک ئەشکەنجە و ئازار ڕۆژی 3 خەرمانانی ساڵی 1403 لە لەقی 26 دادگای ئینقلابی تاران بە تۆمەتی خەباتی چەکدارانە لە دژی حکوومەتی ئیسلامی حکمی ئیعدام و 4 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا.
سێمین ژنی هەڵسوراوی سیاسی کە لەگەڵ سزای نامرۆڤانەی ئیعدام بەرەو ڕوو بۆتەوە وریشە مرادیە. ناوبراو دوای دەست بەسەربوونی لەگەڵ گەلێک ئەشکەنجە و ئازاری نامرۆڤانە بەرەو ڕوو بووە، بەڵام جەلادان و ئەشکەنجەگەران نەیانتوانی ورەی بشکێنن. ئەو لە زیندانیشدا وەک هەڵسوراوێکی دژ بە سزای ئیعدام بە نووسینی نامە و ناردنی پەیام و مانگرتن لە خواردن پشگیری لە سێشەممەکانی نا بۆ سزای لە سەدارەدان کردووە. ئەمانە و گەلێک نمونەی تر نیشانی دەدات کە تۆڵەسەندنەوەی ڕژیم لە ژنانی تێکۆشەر بە دەرکردنی حکمی ئیعدام و زیندانیکردن نەک هەر چاوترسێنی نەکردوون، بەڵکو ورەی خەباتکارانی ئەوانی بۆ خەبات لە پێناو ئازادی و یەکسانیدا بەهێزتر کردووە.